ئەم فیسیڤالانە زیاتر خوێندکار هان ئەدات بوو ئەوەی زیاتر لە بواری هونەرەکە هیچکات زۆر ئێمە زۆر خوێندکارمانەیە لە هەر لەم بوارانەوە لەم هینەوە لە چالاکیەکانەوە زیاتر لە مەکتەبەکان مامۆستاکان دەستنیشانیان کردووە ئێستاکە خوێندکارن لە پەیمانگای هونەرە جوانەکان یان چوونەتە ئەکادمی هونەرە جوانەکان ئەمانە لێرەوە بڕین ڕێخۆشکەرێکە زیاتر لەم فیسیڤالانە قوتابی یا خوێندکار خۆی تیا ئەبینێتەوە لە بەشداریکردنیە و تا چەند تابلۆکانی بەراورد دەکات لەگەڵ تابلۆی مەکتەبەکانی ترا یان لەگەڵ خوێندکارەکانی ترا بەشداریەکە تا چەند بزانێت تا چەند سەرکەوتووە لە بواری هونەرێکی خۆیە. هونەر شتێکی پێشکەوت و شتێکی زۆر جوانە ئەو شتانی ینی هونەر شتێکی زۆر جوانە ئەو شتانی کە ناتوانانی خۆ دەری ببڕی ئەتوانی لەسەر وێنەیەک لەسەر کاغەزێک دەری ببڕی و زیاتریش وێنەی لە قوتابخانەی سانە وێنەی سروشتی زیاترمان کردووە. یعنی هەستێکی زۆر خۆشە کاتێ هەموو یەک مەکتەب نییە مەکتەبی زۆر بەشدار بووە کاتێک وێنەکە ئەوانیش دەبینی دەتوانی نمونەیەکی لێوەرگری یا شتێکی مشکی فراوانترە بێ لەو بوارەدا.